گفتوگۆ لەگەڵ بەڕێز محەممەد یاسری شارەزای سیاسی عراقی دەکەین کە بەڕێزیان لە بەغدا و لەگەڵمانە. بەڕێز یاسری سلااوت لێبێت بۆچی عراق شقامەکانی ئێستای عراق باڵەخانەی ئەنجومەنی نوێنەرانی عراق نێو ناوچەوی سەوزی عراق بەم ڕەوشەی ئێستا گەیشت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24. لە ڕاستیدا ئەمڕۆکە بینیمان کە بۆ جاری دووەم خۆپیشاندەران هاتنە سەر شەقامەکان و هەروەها هەندێک هەڕەشە هەبوو بۆ سەر شکۆی دامەزراوە سیاسیەکان و جۆرێک لە دەستدانی کۆنتترۆل هەبوو لە چوارچێوە لە ناو ناوچەی سەوز و هەروەها بەتایبەتی پاش ئەم باردۆخەش دروست بوو پاش کشانەوەی سەدر لە پەرلەمان. ئەمڕۆکە تەیاری سەدری هەوڵیان داوە کە شەقام بەکاربێنن بۆ هێرشکردنە سەر دامەزراوە دەستوریەکان کە پێویست بوو بۆ لە سەدرەکان هەوڵیان بدایەکەوە بە چوارچێوەی پرەنسیپ و پاراستنی سیاسەتی گشتی و ڕەچاوکردنی سەقامگیری و ڕزگرتنی شکۆی دامەزراوە دەوڵەتیەکان ئەم جۆرە خۆپیشاندانیان کرد بکردایە، بەڵام ئەم هێرشە بۆ ناو پەرلەمان و دامەزراوەکانی دیکە بەداخەوە هەڕەشەیەکە بۆ سەر ئاسایش و سەقامگیری عراق و هەروەها هەر کەسێک کە داوای ئەوە دەکاتکەوە کە هەوڵ بداتکەوە ناسەقامگیرەکان دروستکە ئەمە بارەدۆخێکە هیچی لە سەوز نابێت. بۆیە ئەتوانین بڵین ئەمڕۆکە ئێمە با بڵین ڕوبەڕۆی فەوزایەکی گەورە بووینەتەوە لەسەر ئاستە جیاوازەکان و بەتایبەتیش بۆ حکوومەتەکەی کازمی و ئێستاکە کە ئەم بارودۆخە کە دەیبینین بریتە لە فرامۆشکردنێکی تەواوی ڕێکار و ڕێوشێنە یاسای و سیاسیەکان و هەروەها ئەمە دێشەلکاریەکە بەرامبەر بە دەستور. ئەمڕۆکە بینیمان کە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی تازە دەبێتەوە کە لەلایەنێکی سیاسی دیاریکراو دروستکراوە بۆ بەدەستێنانی داخوازی دیاریکراو دژی شکۆی وە کەرامەتی دەوڵەت. ئێمڕۆکە دەبینین قەیرانێکی گەورە ڕوبەڕۆی حکوومەت بووەتەوە، هەروەها قەیرانێکی گەورە لەبەردەم پرۆسەی سیاسی عراق دروست بووە. هەندێک لایەن دەخوازن کەەوە هەوڵەکانی پێکەنانی حکوومەت شکست بێنێ و هەروەها هەوڵەدانی کازمی بۆ کۆنتترۆلکردنی بارە و دۆخەکە ڕەنگە هەوڵدانی ئەو بێت بۆ دووبارەمانەوەی لە پرۆسی سیاسی وەکو سەرۆکی حکوومەت. ئێمە دەستورمان هەیە، ڕێوشێنە دەستوریەکان هەیە، پێویستە ڕێزی لێ بگیرێت، بەڵام ئەمڕۆکە دەبینین هێرش هەبووە بۆ سەر دەسەڵاتی دادگا. ئەمەش گەورەترین هەڕەشەیەکە ڕوبەڕووی هەیبەت و کەرامەت و شکۆی دەوڵەت و دەسەڵاتی دادوەری دەبێتەوە. بەڵام سەدر لە تویتێکدا ئەمەی ڕاگەیان کە هێرش نەکرێتە سەر دادگای فیدراڵی، هەر پەیامێکیان هەیە کە ئێمە دەیگەێنین جیالەوە داوایکردن کە بگەڕێنەوە بۆ پەرلەمان نێو هۆڵی پەرلەمان. لە ڕاستیدا چوونە ژوورەوە بۆ ناو پەرلەمان و هەروەها هێرشکردنە سەر دادگای فیدراڵی بۆ خۆی کارەساتێکی گەورەیە، چونکە بەڕاستی دادگا دەبێت پارێزراو بێت. ئەوانن کەوا کە وەکو دامەزراوەیەکی سەر بەخۆ بێلایەن خەریکی پاڵپشتیکردنی و بەهێنانی دادپەروەرین لەسەر ئاستی عێراق بە شێوەیەکی گشتی. بۆیە هەر هێرشەکردنێک بۆ سەر دادگای فیدراڵی و جومەی دادوەری ئەمە سەرەتایەکی خراپە و هەروەها ناگونجێت لەگەڵ ئەو پێشکەوتنانیەوە هەیە. ئێمە سیستەمێکی سیاسیمان هەیە، ئێمە دەتوانین بڵێن کەەوە عێراقی زۆری داوە بۆ بەدەهێنانی ئەم سیستەمە. باشە بەڕێز یاسری دەمەوە پرسیارە لێ بکەم، ئەگەر حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بەهات باە ڕۆژەکە دەگەیشت بەم حاڵەتەی کامرۆ هەیە وەکوی کە تۆ باسی دەکەیت ئەم فەوزایە هەیە ئێستا لە شەقامەکانی عێراقدا؟
السؤال هنا دا ئەوەیە ئایا مقتەدا سەدر پیاوێکی سیاسی و ڕوئیای سیاسی هەیە یاخود نا پێویست بوو لەسەر سەدر کەوا و هەمووان ڕێز لە بۆچوون و هەوڵەکانی یەکتری بگرن بەڕاستی وەکو چوارچەوەی هەماهەنگی ڕێزیان لە مقتەدا سەدر و گرتووە و هەروەها بەپێی ڕێشۆنی یاسایەکان مامەڵیان لەگەڵ سەدرا کردووە ئەوە بژاردەیە کە سەدر پێشکەشی کرد لە کشانەوە لە پرۆسی سیاسی بژاردەیەکی سەر بە خۆیانەی و ئیرادەی سیاسی خۆی بوو پێویستە خاڵێک هەیە لە بەرچاوی بگرین لێرەدا هەر لایەنێک کە دەیەوێت کەوا بربەست لە بەردەم دروستکردنی حکوومەت دروست بکات و هێرش بکاتە سەر دامەزراوەیەکی گرنگی وەکو دادوەری و یاخۆت پەرلەمان ئەمە کارەسەتا هەمیشە ڕێوشوێنی خۆی هەیە تۆ ئەتوانی بۆچوونەکانی خۆت دەرببڕی لە چوارچەوەیەکی دیاریکراوت دەکەی یاسا بۆتی دیاری کردو ئەتوانی بۆچوونی خۆت بگەنی لە چوارچەوەی ڕێوشێنە یاسایەکان بەڵێ سەدر چوونە ژوورەوەی لایەنگرانی بۆ پەرلەمان بەو شێوازە فەوزایە ئەمە دروستکردنی قەیرانێک و دروستکردنی ناسەقامگیرێکی تازەیە بۆیە پێویست بوو لەم چوارچەوەیدا ئەنجام درا بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەوان بە چوارچەوەی یاسا و دەستور هەنگاو دەهاوێژن کە عێراقان دەخوازین یاخود دەیانەوێ ئیرادەی خۆیان فەرز بکەن لە ڕاستیدا بارودۆخی ئێستاکە دەستوری عێراق چاوەی سەرەکیە وەکو مەرجعیەت چاوی لێکرێ بۆ یەکلایکردنەوەی کێشە و ناکۆکەکان ئەوەی کە ئێستا هەوڵە درێت هەوڵی بۆ دەدرێت لەیان سەدرەوە ناگونجێت لەگەڵ پرۆسی سیاسی عێراقە و خزمەتی سەقامگیری و گوتاری سیاسی گرتووی عێراقیەکان ناکات و هەروەها بە پێچەوانەوە ئەمە پێشهاتێکی نێگەتیڤە لە کۆی پرۆسی سیاسی لە عێراقی خاڵێکی دیکە کە من ئەمێ ئاماژەی پێ بدەم کە ئەم ئامانجە ئەم فەوزایە چه ئامانجێکی هەیە ئایا بابەتەکەت لەم ناوچانە لە ناوچەکانی بەغدا و باشووری عێراق و ئەم ناکۆکیانە بەرەو کوێ هەنگاو دەنێت ئایا ئەم فەوزایە بەردەوام بێت و ئەگەر کۆنتترۆلە دەست بدرێت ئێمە دەگەینە کوێ ئایا دەگەینەوە قۆناغێکی پێشچوت باشتر یاخود دەگەڕێنەوە بۆ چوارچەوە یەکەم ئەمڕۆکە پێویستە لەسەر سەرۆک بارزانی وەکو ڕۆڵێکی سەرەکی هەیە لە عێراقدا و بەڕێز حەلبووسی و بە پلەی دووەم بێن دەست پێشخەریەک بکەن تا وەکو بتوانن کاریگەریەک دابنێن بە تایبەتی لەسەر سەدر کە لە بەغدایە بۆەوەی بێن هەنگاوی دەستوری بەهاوێژن بۆ ئەوەی کەوا ئەم قەیرانە لەوە زیاتر با بڵێن گەشە نەکات ئەو خۆپشاندانانی کەوا ئێستاکە بەم شێوازە ئەنجام دەدرێت زیاتر ململانەی لێ دەکەوێتەوە بارودۆخەکە زیاتر ناسەقامگیر دەکات وەکوی کە ئەمڕۆ ئیتاری چوارچەوەی هەماهەنگیش ڕایگەیان ئەوانش خەڵکیان هەیە ئەگەر بیهێنە سەر شەقام ئەو کاتە ڕەنگە بارودۆخەکە زیاتر بەرەو فەوزای گەورەتر بڕات و پێکدادان دروست بێت چونکە ئێستاکە چوارچەوەی هەماهەنگی ئەو خەڵکی کە هەیەی وە خەڵکی چوارچەوەی هەماهەنگی ئەتوانن هەموو کارێک ئەنجام بدەن بۆیە پێویستە کە ئێستا کازمی هەر بەلایانی کەمەوە دەست دەکار بکێشێتەوە تاوەکو بارودۆخە بدات بە کەسێکی کە بتوانێت کۆنتترۆلی ئەم بارودۆخە بکات چونکە ئەوەی کە ئێستاکە هەیە کە بخزمەت بە هیچ لایەنێک ناکە لەگەڵ ئەوەی چوارچەوەی هەماهەنگی کارتی سیاسی بەهێزی بەدەستەوەیە بەڵام ئەوان هەوڵیان داوە دان بە خۆیاندا بگرن تاوەکو بتوانێت بارودۆخەکە لە کۆنتترۆل دەرنەچێت باشە بەڕێز یاسری لە قسەکانتدا باسیەوە کرد کە بەڕێز سەرۆک بارزانی و کورد هەوڵی ئەوە بدات دەست پێشخەری بکات کە سەدر ڕابگرێت چوارچەوەی هەماهەنگی بەڕسمی و داوایە دەکات لە سەرۆک بارزانی و لە کورد ئەگەر داوای دەکات پێشتر ینی باسیەوە کرد بوو کە کورد ئەگەر دەیەوێت ینی دەتوانێت بەشداری لە حکوومەتی نوێی عێراقیدا نەکات ینی سەبارەت بەمە چ قسەیەکت هەیە ئەو کاتە و حکوومەتە بەڕێوە دەچێت کە کوردی تێدا نەبێت بەڵێ لێرە دەڵماڵە بڵێن کەوا سەرۆک بارزانی من کۆمەڵک تێبینیم هەیە لەسەر ئەو هێرشان بەتابەتی پاشەوەی کە هێرش هەبوو بۆ سەر ئۆفیسەکانی حزبی داعوە و حزبی عەمار حەکیم و حتا پەرلەمان
من هەندێک سرنجم هەیە لەسەر هەندێک لە دەستپێشخەریەکانی هەندێک لایەنی سیاسی من دەزانم کەەوە هەندێک جار کێشەکان بە خواستی هەموو لایەک ناڕاتە ڕێوە من ئەزانم سەرۆک بارزانانی هەمیشە هەڵوێستی پۆزەتیڤی هەبووە لە مامەڵەکردن لەگەڵ پێشاتە سیاسەکان بەڵام پێویستە ئەوان زیاتر دەستپێشخەر بن لە کارێگەریدانان دەبێت بەڕاستی ڕوئیایەکی ڕوون و یەکگرتوو هەبێت و ئەبێت پارتیش هەڵوێستی خۆی پێشکەش بکات بە شێوەیەکی ڕوون و کۆمەڵی هەنگاو بە هاوێژەیە وەکو پارتی وەکو سەرۆک بارزانانی تاوەکو هەموو لایەنەکان بتوانن بیخوێنەوە و هەوڵ بدەێت ئەم بارودۆخە بە هەمووان تێپەڕێندرێت چونکە ئاڵۆزکردنی بارودۆخەکە خزمەتی هیچ لایەنێک ناکات بە کوردیشەوە پێویستە کە هەموو لایەنە سیاسەکان بێن بوونی خۆیان بسەڵمێنن و ئێمە چەندین کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ سەرۆک بارزانانی و لەگەڵ نوێنەرانی سەرۆک بارزانانی هەندێک لایەن حەز ناکات کە ئەم بارودۆخە پێشکەوێت بەڵام من باسی سەرۆک بارزانانی دەکەم ئەو کەسایەتیەکی کاریگەرە دەبێت ڕۆڵی خۆی بجێڕێت هەندێک لایەن هەن حەز ناکەن کەەوە ئەم بارودۆخە بگاتە کەنارێکی ئارام لێرەوەیە کە من باسیەوەکەم کە ئەبێ ڕۆڵی خۆی بجێڕێت و پاڵپشتی پرۆسەی سیاسی بکەن بەڵام بەداخەوە کە تاوەکو ئێستاکە نەمان بینیوە گوتارێکی سیاسی یەکگرتوو هەبێت لەوەی کە پرۆسەی سیاسی عراقی سەرکەوتوو بێت و حکومەت پێک بێت من ئەمڕۆ لە شاشە بەڕێزەکەی ئێوە بە هەرێمی کوردستان دەڵێم ئێمە هەمومان دەزانین ئەمڕۆکە شەقامی سیاسی عراقی پێویستی بە گوتارێکی سیاسی یەکگرتوو هەیە ئەگەر بارودۆخە خراپ بێت کاریگەری لەسەر هەمومان دەبێت واگەر بەرەو کانارێکی ئارامش بڕوا دیسان کاریگەرێکی ئەرێنی لەسەر هەمومان دەبێت پێویستە هەمومان بە ئاراستەیەک بڕۆین سیستەمی سیاسی بخینە سەر ڕێگا نامانە هیچ کەسێکمان خوازیاری دکتاتۆریەت نین ئەمانەوێت زیاسری لە قسەکانەدا سەرنجت بۆ پرسیارێک ڕاکێشان من پرسیارمدا دروست بوو ینی چوارچێوەی هەماهەنگی کە بەڕێز محەممەد شیع سوودانی کاندید کردووە بۆ پۆستی سەرۆک وەزیران لە ئەنگرانی سەدر دەڵێ ئەومان قبول نییە بەو مەرجەی کە ئەمە لە مەرجی ئێمەدا بووە کە نابێت کەسێک پێشتر تاقی کرابێتەوە و محەممەد شیع سوودانیش پێشتر تاقی کراوەتەوە بۆیە ئەو ناڕزایەتێت دەردەبڕن لە بەرامبەردا چوارچێوەی هەماهەنگی چ هەڵوێستێکی دەبێت. بەڵێ بابەتەکە ئەو پرسی تاقیکراوە تاقی ناکرێتەوە پێویستە زیاتر ڕوون بکرێتەوە لە ڕاستی ئەو کەسێک کە بە شێوازێکی باش تاقیکراوەتەوە بۆ دووبارە تاقی نەکرێتەوە لە ئێستاکە ئەمێ بڵێم بەڕاستی محەممەد شیع سوودانی کەسایەتێکی نیشتیما پەروەری عراقی دیارە و هەروەها دەستنیشان کراوە لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە بۆ کۆتایهێنان بۆ قەیران و بنبەستە سیاسیەکە لە عراقدا هەبووە و کۆمەڵێک خەڵکی زۆر هەبوونەوەکو کاندید لە ناهەمویانە ئەو بەشەکراوەکو باشترین بژاردە ئەو چەندین پۆستی هەبوو لە ڕابردوودا هەمیشە بە شێوازێکی باش کارەکانی خۆی ئەنجام داوە ئێستاکە من ئەمێ بڵێم بابەتەکە تەنیا پەیوەندیدار نیە بە محەممەد شیع سوودانی بەڵکو سەدر ڕەتی هەر کاندیدێک دەکاتەوە کە چوارچێوەی هەماهەنگی پێشکەشی بکات بۆ پێکەنانی حکوومەت لە داهاتووش هەر کەسێکی دیکە پێشەش بکەن ئەوان ڕەتی دەکەنەوە ئەجینا محەممەد شیع سوودانی کۆمەڵێک دەوری کاریگەری هەبووە لە ڕابردوودا کۆمەڵێک سەکەوتنی باشی هەبووە لە کۆمەڵێک ئەزمموی جیاواز بۆیە ئەم بارودۆخە پێویستی بە حکمەتێکی باش هەیە بۆ ئەوەی کەوا بارودۆخە تێپەڕێندرێت پێویستە ئێمە ڕەچاوی چوارچێوە دەستوریەکان بکەین و ئێمڕۆ دەبینین کە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک لایەن هەن ئەنێ خواستی خۆیان بسەپێن بەسەر پرۆسی سیاسیدا پێویستە ئێمە ئەم لە بارودۆخە قەیرانە سیاسیە دەربازمان بێت پێویستە ئێمە تەمەشا بکەین تەمەشای گوتاری بەڕێز حەکیم بکەن کە ئەوان زۆر بەڕوونی بەیانیان کردووە کەوا ئەوان بەشدار لە حکومەت ناکەن بەڵام دژی فەوزا و دژی ناسەقامگیرین دەیانەیە بارودۆخەکە بە شێوەیەکی سەقامگیری بڕوات و عراق بەڕێزیاسری دەمەوێت پرسیارت لێ بکەم ئەم ڕۆژی کە ئێستا لە نێو هۆڵی پەرلەمانی عراقدا دەگوزارێ کەمە کاری پەرلەمانی پەک خستووە مانیان گرتووە لە ئەنگرانی سەدر و خۆپیشاندەران دەڵێن چەند مەرجێکیان هەیە لەوانە دادگاییکردنی نووری مالیکی هەڵوەشانەوەی پەرلەمان لادانی محەممەد شیع سوودانی لە کاندیدی بۆ پۆستی سەرۆک وەزیران و پرۆسی سیاسی کۆی پرۆسی سیاسی عراق
پێت وایە ئەمانە تاکەی لەوێ مانگرتنەکەیان بەردەوامی پێدەدەن ئەم ڕەوشە چی لێ دێت داواکانی مانگرتووان جێبەجێ دەکرێت؟ لە ڕاستیدا ئەم داواکاریانە داواکاری کەسین لەسەر بنەمای پێداویستیەکانی بارودۆخی عراقی نەهاتۆتە ئاراوە. ئەمە کێشەکەیە کاتێکەوە هاوپەیمانی سێقۆڵی دروستکرا بە هیچ کەسێ بەیت جۆرێک ڕوئیەکی سیاسی گرتو نەبوو لەوەی کەوا بە چ شێوازێک ئەم پرۆسەیە جێبەجێ دەکرێت، بەڵکو ئەمە کێشەکەیە کە ئەم بۆچوونێکی زیاتر کەسیە و ڕەچاوی بارودۆخ و پێداویستەکان نەکراوە. من لێرەوە ئەمەیە بڵێم کە ئەم خۆپشاندانانە ئەگەر بەردەوام بێت بارودۆخە ئالۆز دەبێت، پێویستە و کەسانەی کە عاقڵن لە ناو تەیاری سەدرێ هەوڵ بدەن کەوا کێشەکە بە ئاراستەیەکی ئارامدا بەرن و هەروەها بە حکمت و عقلانەتەوە مامەڵەی لەگەڵا بکرێت. چارچەوەی هەمانگی بۆچوونی زۆر ڕوونە لەمڕۆوە کە هەوڵەدان بەخۆیدا بگرێت و لەم قەیرانە سیاسیەت دەربازمان بێت بە شێوازێکی ئارام. هەر هەنگاوێک بە خراپی، چونکە هەرگاوێک بە خراپی کاریگەری زۆری دەبێت لەسەر بەلارڕادەچوونی کۆی پرۆسی سیاسی عراقی. پێویستە هەموو لایەک بڕیارێکی دروست بدەن و ڕوئیایەکی شخصی دروستکەن و پێویستە کورتەکانش خۆیان گلا بکەنەوە لە دروستکردنی کەسێک و دەستنیشانکردنی کەسێک بەسەر کۆمار تاوەکو بە خێرایی ئەم پرۆسەیە بچێتە ڕێوە حکوومەتێک دروست بکرێت کە خزمەت بە هاوڵاتیان بکات. باشە. بەڕێز محەممەد یاسری شارەزای سیاسی عراقی لە بەغداوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت بەڕێز یاسری.